کوردستانیانی ئازیز ئەسڵاو ئەم کاتتان باش و بە چەپکە گوڵی ملبەرزی قراق چۆمی ڕوونی کوردەواری و بە ئاواز و سرودی سڵاو پێشمەرگە و ئاگری بە بڵێسەی چیای لادێ و شەقامی شار بە شنەی ئەترینی بەرەو پیری جۆزەردانی ئاخری بەهار بە دیمەنی کەسک و شەنگ و پڕ لە گوڵزاری دەشتی چاوەڕوانی دایکان و خوشکان و هەموو خۆشەویستانی کوردستانم گەلی ئازیزی مەڵبەندی شەهیدانی قارەمانم ئەی باوکان و دایکان و خوشکان و برایانی پێشمەرگە و شەهیدانی کوردستانم لە شار و لادێ و هەواری نیشتمانم هەڵبکەن ئاڵای سیویەکی جۆزەردانم. سڵاو خۆشەویستان، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش و خۆمە بەختەوە دەزانم کە لە بەرنمەیەکی دیکەی تایبەت بە سیویەکی جۆزەردان لا خزمەتی ئێوە ئازیزاندام. جارێکی دیکە پیرۆزبایی ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا لەسەر جەم کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی بنەماڵە و خزم و کەسوکاری سەربەرزی شەهیدان، زیندانیانی سیاسی و پێشمەرگە دێرینەکان یادگارانی سەردەمی شاق دەکەم و ئاواتەخوازم هەردەم شاد و سەرکەوتوو بن. بەڕێزان، لە بەرنامەی دووهەمی تایبەت بە سیویەکی جۆزەردان لە خزمەتی ئێوە ئازیزان داین و ئێوەش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 0964 751 180 68 و هەروەها 0964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیوەندی بە بەرنامەی خۆتان، بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتەوە بگرن. ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەوەیان هەیە لە ڕێگای وایبەر، واتساپ و لاینەوە پەیام بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بنێرن، ئەوانیش دەتوانن لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنەوە واتە 0964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیامان بۆ بنێرن و ئێمەش لێرە پەیامەکانیان بۆ ڕای گشتی بڵاو دەکەینەوە. لە بەرنامەی ئەم شەوماندا لە خزمەت بەڕێز کاک ئەنوەری محەمەدی ئەندامی دەفتەری سیاسی کۆمەڵە و بەرپرسی پەیوەندەکانی کۆمەڵە لە شاری سلێمانیمان کردووە. کاک ئەنوەر، سڵاو لێبێ و ئەو کاتتان باش و بەخێربێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات و پیرۆزبایی سیویەکی جۆزەردان لا بەڕێست و سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە دەکەم. سەرەتا سپاس و سیویەکی جۆزەردان لە ئێوە و لە هەموو خەڵکی کوردستان و لە هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە پیرۆز بێ، بە تایبەتی لە بنەماڵەی بەڕێزی گیانبەخ کردووان کە خۆشەویستترین کەسەکانی خۆیان لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخشیوە پیرۆز بێ. سپاس کاک ئەنوەر. ئەگەر ئێمە ئاوەڕێ بینەوە بەڕابردوو بەو مێژوەی کە کۆمەڵەی تێدا لەدایک و یان هێزی پێشمەرگەی کۆمەڵە کەی داهاتە گۆڕەپانی سیاسی بەزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان، ئێوە ئەو ژینگەیە چۆن پێناسە دەکەن؟ بەڵێ، بێگومان هەروەک ئێوەش دەزانن پێش ڕووخانی ڕژیمی پاشایەتی کە کۆمەڵە وەک هێزێکی نهێنی خەریکی کار و فعالیەت و هەڵسوڕانی نهێنی بوو، ئەم هێزە بیری لەوە کردەوە کە لە ئاڵوگۆڕەکانی داهاتوودا پێویستی بە هێزێکی چەکدار دەبێ کە بتوانێت لە بەرابەر نەیارانی کورد و لە هەمان کادا بۆ بەدەستێنانی ماف و دەستکەوتەکانی گەلی کورد هێزێکی چەکداری هەبێ. هەر بۆیە بیر لەوە دەکاتەوە کەسێک هەڵبژێرێ بۆ ئەوەی لە بەشێکی دیکەی کوردستان کە خەباتی چەکداری مێژوویەکی هەبوو و لە هەمان کاتیشدا کۆمەڵەش پێویستی بە ئەزموونی پێشمەرگانە هەبوو، کاکخانەی موعینی کە بۆ خۆی تێکۆشەرێکی سیاسی و خۆراگرێکی نێوبەندیخانەکانی کۆماری ئیسلامی بوو و کەسێکی خۆشەویست و لە بنەماڵەیەکی ناسراویش بوو، پاش ئازادبوونی لە زندانی ڕژیمی پاشایەتی دەنێرێتە کوردستانی عێراق کە بەداخەوە
کاکخانەی معینی لەگەڵ پۆلێکی دیکە لە تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کە پێشەوەی کاکخانە بگاتە شوێنی مەبەست بۆ ئەوەی ئەم ئەزمونە پێشمەرگایەتیە فێربێ و لە سبەی ڕۆژی کوردستانی ڕۆژهەڵاتدا کۆمەڵە بەکاری بێنێ تووشی شەڕێکی سەخت و نابرابەر دەبێکە لەگەڵ هێزەکانی بەعس و بەداخەوە کاکخانە و ئەو پۆلە پێشمەرگەیەش لە شەڕێکی سەخت و نابرابەردا گیانیان بەخت دەکەن. بەڵام زۆری پێناچێ کە ڕژیمی پاشایەتی دەڕوخێ و یەکێک لە ئاوات و ئارەزوەکانی کاکخانە و هەموو تێکۆشەرانی سیاسی و ئازادی خوازانی ئەو سەردەمبەدی دێ و کوردستانیش وەک مەڵبەندێک یا وەک بەشێک لە ئێران ڕووی ئازادی بەخۆیەوە دەبینێ هەرچەند ماوەکەی زۆر کەم بوو. بەداخەوە کە ڕژیمی پاشایەتی ڕووخا ڕژیمێکی لەو خراپتر و لەو دیکتاتۆرتر و لەو سەرۆڕۆتر جێگای گرتەوە کە ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ ئەوەی پایەکانی خۆی تەسبیتکە و ئەم دەسەڵاتە نگریسە ئاینیەی خۆی لە کۆمەلگای ئێراندا پسەپێنێ زمانی زەبر و زەنگ و هێزی بەکارهێنا. کوردستان کە لەو ماوەکەمەدا بوو بە سەنگەری ئازادی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کەوتە بەرپەلامار هەر لە سەرەتاوە لە ئاستی ئێرانیش بەگشتی جمهوری ئیسلامی هەوڵیدا هەموو ئەو ئازادیانەی کە ماوەیەکی کەم بەدەست هاتبوون وەرگێتەوە. جا لە ئازادیە دیموکراتیکەکانەوە بیگرێت تا ئازادیە فەردیەکان تا ئازادیە کۆمەڵایەتیەکان کۆی ئەوانەی کە لە پێناویدا مبارزەکرابوو بە ڕووخانی ڕژیمیشە ڕژیمی جمهوری ئیسلامی هەوڵی داوەریگرێتەوە. کۆمەڵە وەڕێبەری ئەو کاتی کۆمەڵە کە بێگومان هەر ئەو سەردەم پێش ڕووخانی ڕژیمی شاش بیری لەم ئاڵ و گۆڕە کردبووەوە پێی وابوو پێویست دەکا هێزێکی چەکداری هەبێ خەڵکی کورد هێزێکی چەکداری هەبێ بۆ پاراستنی دەستکەوتەکانی و بەتایبەت لەم سەردەمەدا کە ڕژیمی شاڕووخا بوو و ڕژیمی ئیسلامی هاتووە سەرکار زیاتر هەست بەبوونی هێزێک دەکرا کە بەرەنگاری هێزەکانی ڕژیم بێتەوە و دیفاعێکی ڕەوا لە خواست و ویستی کۆمەڵانی خەڵک لە کوردستانی ئێران بکە. هەر بۆیە لەم ژینگەیەدایە کە کۆمەڵە بڕیار دەدا هێزێکی چەکدار کە لە ڕاستای بەرژەوەندیەکانی خەڵکدا لە ڕاستای پاراستنی دەستکەوتەکانی خەڵکدا دروست بکە و دامەزرێنێ کە دواتر بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە ناودێر کرا و کە دەبینین لە مێژووی سی و چەند ساڵی ڕابردوودا نزیک بە 3000 شەهیدی لەم ڕێبازە دەداوە و ئێستاش خەباتە دوور و درێژەکەی درێژەی هەیە. واتە ئەو ژینگەیە بوو کە بوو بە هۆکارێک کە هێزێکی چەکدار دروست بێ و پارێزەری دەستکەوتەکانی خەڵک و لە هەمان کاتدا پاراستنی کوردستان بێ لە هەموو دەستدرێژیە کە هەر نەیارێکی گەلی کورد لە کوردستانی ئێران بیکاتە سەرگەلی کورد. بەڵێ کاکەم من لە وتەکانی بەڕێستا پرسیارێکم بۆ ڕوژە ئەویش پرسیارەکە ئەوەیە کە ئەو خواستە سیاسی کۆمەڵایەتیانەی کە هاندەر بوو بۆ ئەوەی کە هێزێکی خەباتکاری نوێ لە گۆڕەپانی سیاسی کوردستان بێتە ئاراوە ئەوانە چی بوون؟ من ئاماژەیەکەم پێکرد پێما بێ لە قسەکانمدا ئەو هۆکارانە دیارە یەکێک لەوانە هێرشی کۆماری ئیسلامی بوو بەسەر کوردستان. یەکێک لەوانە ئەوە بوو کە تۆ لە مقابل ئەم هێرشەدا ناچار بووی دیفاع لە خۆت بکەیت. واتە خەڵکی کورد لە ڕاستیدا بە ناچاری بۆ پاراستنی خۆی و ئازادیەکانی و بەدەستهێنانی ئازادیەکانی دەستیدایە خەباتی چەکداری. لە هەمان کاتیشدا کۆمەڵە وەک هێزێکی سیاسی چەپ پێی وابوو پێویستە هێزێکی چەکداری هەبێ کە بتوانێت لە ڕوانگەی سیاسیەوە لە ڕوانگەی سیاسی کۆمەڵەوە بەرژەوەندیەکانی کۆمەڵانی خەڵکی چەوساوە خەڵکی زوڵم لێکراو خەڵکی کوردستان بەگشتی بپارێزێ و ئەو بۆشاییە سیاسی و ئیداریەی کە لە کوردستان پێکات بوو تا ڕادەیەکی زۆر بتوانێت هەم بەهێزی پێشمەرگە کە دەکرا لە شار و شارۆچکەکان بتوانن پارێزەری نەزم و ئیدارەی وڵات بن لەگەڵ هێزەکانی دیکە و هەم بتوانێت دەستکەوتەکانیش پارێزی. بمانێەوە نەمان هەوێ لە نێوخۆی کوردستانیش و لە دەرەوەی کوردستانیش هەڕەشە لەسەر کوردستانی ڕۆژهەڵات کەم نەبوون لە ڕووی سیاسیەوە و حتا لە ڕووی سەربازیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیشەوە بۆ ئەوەی کۆمەلگای کوردستان باری کۆمەڵایەتی خەڵکی کوردستان پشێوێنن کەم نەبوون. بۆیە
ئەم هێزە یا کۆمەڵە بڵین کە وەک هێزێکی سیاسی دەرکەوت هەستی کرد هێزێکی چەکداریش پێویستە کە بتوانێت لە بەرابەر ئەوانەدا بوەستێتەوە. ئەم هێزە چەکدارش کە نێوی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوو بێگومان هەڵقوڵاوی نێو کۆمەلگای کوردستان و کوڕوکچی ئەو خەڵکە بوون و هەڵقوڵاوی ئەو سەردەمە بوو یا پێویستی ئەو سەردەمەی کۆمەلگای کوردستان بوو کە دەبوو کۆمەڵە مێژوویەن دەست بداتە ئەم کارە. لە بیرمان نەچێت کۆمەڵە یەکەم هێز بوو پێی وابوو ئەو ڕژیمەی هاتوۆتە سەرکار ڕژیمێک نییە بتوانێت بەدیهێنەری ئاوات و ئارەزوەکانی کۆمەڵانی خەڵک لە کوردستانی ئێران و یا هەتا لە باقی ئێرانیش بێ، چونکە بەم ئایدۆلۆژی و فکریەتەوە و بەم تێڕوانینەوە کە جمهوری ئیسلامی هەیبوو تۆ دەبوو هەر خۆت ئامادەکەی بۆ شەڕێکی نەخوازرا و کە بەسەرتدا داسەپا. ئەم بیرکردنەوە و ئەم ئیتیجاها و ئەم ڕوانگەیە هۆکار بوو کە بیر لە دروستکردنی هێزێکی چەک بەدەستی وریا و وشیار کە بتوانێت لە هەلومەرجە دیاری کراوەکاندا ڕوبەڕووی هێزی ڕژیم و نارانی دیکەی بزوتنەوەی کوردستانیش بێتەوە. بەڵێ کاگەمەر چەند پێیامە هاتووە من بە ئیجازەت چەندەنەکە نەخوێنمەوە. بینەرێک بناوی هەواڵ لە شاری کامیێرانەوە دەڵێت سڵاو ڕێز بۆ سەرجەم بنەماڵەی شەهیدانی کۆمەڵە و سڵاو ڕێز بۆ پێشمەرگەکانی کۆمەڵا سیویەکی جۆزەردان ڕۆژێکی تایبەتە بۆ سەرجەم خەڵکی کوردستان و هەواداران و لایەنگرانی کۆمەڵا پیرۆز بێ. لە هەوادارانی کۆمەڵە و کۆمەڵا خۆشەویستن و پیرۆز بێ لە خەڵکی کوردستان و ئێران بژی پێشمەرگە بژی کۆمەڵا هەواڵ لە شاری کامیێران. سپاس بۆ کاکەواڵی خۆشەویست. سینا لە شاری سنەوە داواکاریەکی هەیە کە حتممە سینای خۆشەویست داواکاریەکەت جێبەجێ دەکەین. بینەرێکی دیکە بە ناوی سەرکۆ لە شاری پاوە. سڵاو و پیرۆزبایی خۆم پێشکەش بە هەموو ئەو کەسانەی کە پێشمەرگەی کۆمەڵە بوون و هەن هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن. ئەو ڕۆژانە خەریکە دێتەوە کە بۆ جارێکی دیکە جاش و بەکرێگیراوانی ڕژیم نەتوانن بە ئاسانی لە ماڵەکانی خۆیاندا بخەون و ئیسراحەت بکەن. سەرکۆ لە شاری پاوە. خەباتی خەڵکی کوردستان و یەکگرتووی هەر هەمومان ئەو ڕۆژە دەستەبەر دەکات. سپاس بۆ کاک سەرکۆ لە شاری پاوە. هاوڕێنی هەوکارم ئاماژەکەن کە ناوبڕێک ئامادەیە و چەند و توێژێک لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگە ئامادەیە ئەوەش دەبینین و دێنەوە خزمەتتان. یەکێ لە خصلەتە باشەکانیەوە بوو کە لەناو خەڵکە چون وەزعیەتی سیاسیەکەی زۆر باش بوو. پاڵپشتی چینی فەقیر و هەژار و کرێکار و پاڵپشتی چینی چەوساوە بوو. مدافعی ژنان بوو، مدافعی لاوان، مدافعی زۆربەی لە جۆرا جۆرەکان جامع بوو. توانی خەڵکانێکی زۆر ڕووی تێبکەن زۆر ڕووی تێبکەن و ئەو مبارزەی مسلحانە ئیدامە بدەن. بۆیە خصلەتایەکی باشی بوو. ئینسانهایەکی خۆڕاگر بوون، ئینسانهایەکی خۆشەویست بوون، ئینسانهایەکی دەست و چاوپاک بوون. لە ناو خەڵکە زۆر ڕێز و احترامیان بوو بە بۆنەی پاکیان و بە بۆنەی جەسارەتیان و بە بۆنەی خصلەتهای جۆرا و جۆر باشی بوو. و لێ خصلەتەکانیان لە ناو خەڵکە جێی ڕێز و احترام و باوەڕ بوون.
چون سیاستێکی دروستیان هەڵبژاردبوو خەڵک بە جوانی توانی جواب دەرەوە بن لە مقابل خاستەکانیانە و توانیان لەگەڵیانە پاڵپشت و هاو ڕێگەیان بن بۆیە جێ خۆیەت گەرەکرد بێت زۆر لە سەر بیرەوەریەکان و خاتراتی پێشمەرگە و لەوانە باسپەی بیرەوەری زۆرە پێشمەرگەی کۆمەڵە لە سەرەتای دروستبوونی کۆماری ئیسلامی و هەتا ئەمڕۆ کە پێشمەرگەی کۆمەڵە دەستی داوەسە مبارزە خەبات و تێکۆشانەکات دیارە خاتراتی زۆر زۆرە ئێمە ناتوانین لەم بە شێوەیەکی زۆر سەرەتایی باسی بکەین پێشمەرگەی کۆمەڵە توانیوێتی لە هەموو مەیدانەکانی جۆرا و جۆرا کە لە تەک جمهوری ئیسلامیە ڕوبەڕوو بووە یا لە تەک هێزەکە کە توانیوێتی سەد بێت لە مقابڵیا توانیوێت خۆڕاگر بێ توانیوێتی مقاومت بکات توانیوێتی پاڵپشتی ئەم چینەی چەساوە بێت لە کوردستانە هیوادارم کە لە داهاتووشا بتوانن ئەو قشرە بێ بەزاعەتەی لە جامعە ئەو جوانانە ئەو ڕۆشنبیرانە ئەو خوێندکارانە کە بەڕاستی گەرێکیان بێ دەست بەنە خەوات و تێکۆشان بێنە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە و پاڵپشتی خەواتی پێشمەرگەی کۆمەڵە بن بژی پێشمەرگەی کۆمەڵە. ئێمە وەکو نەسڵی نوێی کۆمەڵە لێرەوە پەیمان نوێ دەکەینەوە لەگەڵ بنەماڵی سەربەرزی شەهیدان کە ڕۆڵەکانیان گیانیان بەخشی خوێنیاندا لەو ڕێگا پیرۆزەدا پەیمان نوێ دەکەین لەگەڵ تا ئاخری قەتەی خوێنمان لەسەر ئەو ڕێبازە بین و هەتا دەستکەوتەکانمان و تا نەگەیشتن بە ئامانجەکانمان کۆڵ نەدەین و هەر لێرەشەوە پیرۆزبایی سیویکی جۆزەردان لە بنەماڵی سەربەرزی شەهیدان لە زیندانیانی سیاسین لە سەرکردایەتی و کادر و ئەندامانی پێشمەرگەکانی کۆمەڵە دەکەم و هیوادارم ساڵێکی پڕ لە دەستکەوت و پڕ لە خۆشی بێ بۆمان. زۆر سپاس. پێشمەرگە و پێشمەرگایەتی دیاردەیەکی بە نرخە کە هەمیشە لە نێو دڵی خەڵکی کوردستاندا بووە. وشەی پێشمەرگە سرودێکە کە هەمیشە لە نێو دڵی خەڵکی کوردستان و لە نێو گوێسکەی منداڵانی ئێمەدا هاتووە ڕۆیشتووە. پێشمەرگە داکۆکیکەری ڕاستەقینەی مافە ڕاوەکانی خەڵکی کوردستانە. پێشمەرگەی کۆمەڵەش ئەو نمونە گرنگ و بە نرخەیە کە بەکردەوەی خۆی و بە پێناسەی خۆیەوە هاتە مەیدان و توانی کە بۆ هەمیشە ببێتە شانازیەک کە کوڕان و کچانی ئێمە خەڵکی ئێمە بتوانن شانازی پێوە بکەن. پێشمەرگەی کۆمەڵە پێناسەکانی بریتە لە خۆڕاگری لە خەڵک خۆشەویستی لە خۆنەویستی لە ئازایەتی لە بەگژی دوژمندا چوونەوە. پێناسەی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە بووە ئەگەر چەکی لە شان کردووە و دیفاعی کردووە و بە گژی دوژمنەکانی بە گژی دوژمنی خۆی داچوێتەوە بە لە دژی دوژمنانی گەلی کووردا ڕاوەستاوەتەوە بەڵام هەمان حاڵێشدا چەکی خوێندن و خوێندەواری و ڕۆشنبیری لە شاندا بووە چەکی بیر و باوەڕی لە شاندا بووە و هەمیشە ڕەمزی ئاسایش و ئارامی بووە و دەبێت بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. پێشمەرگەی ژن ئەو دیاردە بە نرخەیە کە کۆمەڵە پێشکەش بە بزوتنەوەی گەلی کوردی کرد پێشکەش بە بزوتنەوەی ڕزگاری خوازی و یەکسانی خوازی کرد لە کوردستانی ڕۆژهەڵاتدا و هەموو پارچەکانی دیکەدا. نمونەی پێشمەرگەی کۆمەڵە ئەوەیە کە لە هەر شوێنێک کە پێشمەرگەی کۆمەڵە بوونی بووە خەڵک هەستی بە ئاسایش و بە ئارامی کردووە. بۆیە ئێمە لاوان ئێمە کچان و کوڕانی ئەمڕۆکە درێژە دەری ئەم ڕێگاین و هەتاوەکو نییە خوێن لە دەمارماندا دێت و دەڕوات و ڕۆح لە گیانماندایە ئێمە پێداگیری ئەم ڕێگاین و درێژە بەم ڕێگایە دەدەین. ئێمە هاتوین هەتاوەکو نییە شادی و بەختەوری بۆ خەڵکی کوردستان بێنین. ئێمە هاتوین کە داکۆکەی ڕاستەقینە بووین و هەین هەتاوەکو نیە خەڵکی کوردستان بە بەختەوەری بگات. پێشمەرگەی کۆمەڵە ڕەمزی بەختەوەری خەڵکی کوردستانە.
جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا لە هەموو بنەماڵەی گیان بەخت کردووان کەم ئەندامانی سەنگەری پێشمەرگایەتی پێشمەرگە دیرینەکان و زیندانیانی سیاسی و سەرجەم کادر و لایەنگران و چالاکانی نهێنی کۆمەڵا پیرۆز بێت. خۆشەویستان بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن و بەرنمەیەکی تایبەتن لەسەر 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا. بینەرێک بەناوی هەڵۆ لە نەجێی ژاوەرۆ پەیامێکی ناردوو دەڵێت سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو پێشمەرگەکانی کۆمەڵا کە لە سەنگەری شەرەف و ناموسی کورددا سربەرزانە ئەژین، هەروەها پیرۆزبایی 31 جۆزەردان لە هەموو پێشمەرگەکانتان دەکەم، هیوادارم هەر سەرکەوتوو بن. من هەڵۆم لە نەجێی ژاوەرۆی سنە. ئەوە داواکاریکیشی بووە کە تکایە هاوڕێیان یادوارەی تۆفێق حەمەلا و ئەیوە ئەیوب مەحمودیان کە دوو کەس لە شەهیدانی سەربەرزی کۆمەڵان بۆمان بڵاو بکەنەوە. حتمما بەسەر چاو من پێشنیارەکەی بەڕستان دەدەم بە هاوڕێیانی بەشی شەهیدان لە ڕۆژهەڵات تیوی. کاگەنوەر، یەکێک لەو پرسیارانەی کە لەوانەیە نەسڵی نوێی خەباتکاری کۆمەڵە و بەزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان بەگشتی حەزەکەن لێی ئاگادار بن ئەوەیە کە حەزەکەن تایبەتمەندیەکانی پێشمەرگەی کۆمەڵا چین؟ بەڵێ، تایبەتمەندیەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا بێگومان بەشێکی کە ئەگەر جای بکەیتەوە لە هێزی دیکە دەگەڕێتەوە بۆ بیر و باوەڕەکەی. ئەم هێزە لە چوارچێوەی باوەڕی چەپی خۆیدا هەڵسو کەوتی کردووە لە کۆمەڵگای کوردستاندا، واتە پارێزەری ئازادی سیاسی بووە لە کۆمەڵگای کوردستاندا، پاڵپشتی خەڵکی فەقیر و هەژار بووە، خۆی پێهێزی بانسەری جەماوەری کوردستان نەزانیوە، خۆی پێخزمەتکاری بزوتنەوەی کورد لە کوردستانی ئێران بووە. لە هەمان کاتدا هێزێک بووە کە جیالەوە چەکلەشان بووە، لە کاتی شەڕدا ورەی بەرنەداوە، لە سەنگەردا قایم وەستاوە و ڕوبەڕووی دوژمن بووەتەوە و ئیرادەی نەشکاوە لە بەرابەر هێزی پۆڵاین و پۆشتە و پەرداخی ڕژیمدا ئەم بەبوونی بیر و باوەڕێک ئەگەرچی لە ڕووی نظامیەوە ئەو ئیمکاناتە پێویستەی لە بەردەستدا نەبوو بێ، بەڵامەکو بێگومان بە ئیرادەیەکی قایم وەستاوەتەوە و دەتوانی نمونەی دەیان و سەدان شەڕ و خۆڕاگری هێزی پێشمەرگەی کۆمەڵە بێنینەوە کە بە هێزێکی زۆری ڕژیم کە لە ڕوبەڕووی بووەتەوە لە هەمان کاتدا بمانێ و نەمانەوێ. لە سەرەتای ئینقلاب و تا ساڵانی دواتریش ئەو هێزەی کۆماری ئیسلامی کە دەیهێناوە سەر کوردستان هەموو هێزی خاوەن ئیدۆلۆژیک و بە بیر و باوەڕ بوون، بەڵام لە مقابل هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا مێژوو شاهیدی دەدا کە ئەوان بەرگیان نەدەگرت. ئەمانە بەشێک لەو تایبەتمەندیانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوون. تایبەتمەندیەکی دیکە کە ڕەنگە پێشمەرگەی کۆمەڵەی جیا کرد بێتەوە ئەویژەوە بووە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە تەنیا ئەرکی خۆی بە کاروباری نظامی نەزانیوە، هەمیشە هەوڵی داوە لەگەڵ بەرگریکردن بە شێوەی نظامی لە هەمان کاتدا لە ڕووی سیاسی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی فەرهەنگی، لە ڕووی ئەدەبی تەنانەت بتوانێت لە کۆمەلگای کوردستاندا دەور و نەخشی خۆی بنوێنێ. ئەو شعارەی کە پێشمەرگەی کۆمەڵە ئەگەر دەستی موسەلەحات دەبێ مێشکیشی وەک دەستی موسەلەح بێ، چونکە هەردووکیان مکەمەلی یەکترن، بەڕاستی پڕ بە پێست و شیاوی پێشمەرگەی کۆمەڵە بوو لە کاتی خۆیدا و ئێستاشی لەگەڵ بێ. بۆیە ئەو تایبەتمەندیانە دەتوانێت بڵێ جزوی خصلەتە هەرە باشەکان و بە نرخەکانی کۆمەڵە بوون. بۆ نمونە هێزی تایبەتمەندیەکی دیکەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کە توانی لە مێژووی هەڵسوڕانی نظامی خۆیدا کە ئەرچێکی قورس و گرانە توانی یەک شتی دیکە بە کۆمەلگای کوردستان بسەلمێنێ کە نیوەی کۆمەلگا کە ژنن ئەوانیش دەتوانن هاوشانی پیاوان ئەم ئەرکە گرینگە لە هەمان کاتدا سیاسی، نظامی و بەرەنگار بوونەوە سەختە بەڕێوە بەرن. ئەمە جزوی ئەو تایبەتمەندیانە بوو کە
هێزی پێشمەرگەی کۆمەڵە بووی لە کۆمەلگای کوردستاندا. خصلەتێکی دیکەی پێشمەرگەی کۆمەڵە تایبەتمەندیەکی دیکەی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە بوو کە ئەگەر چی هێزی دوژمن ڕوبەڕووی دەبووە دەیکوشت، منزور هێزی پێشمەرگەی کۆمەڵی دەکوشت و ڕوبەڕووی هێزی پێشمەرگەی، بەڵام لە کاتی ئەسربوونی هەرەوەی هێزەدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئینسانانەترین هەڵسوکەوتی لەگەڵ ئەسیری دوژمندا دەکرد، چونکە کەم نەبوون ئەو ئەسیرانەی کە من ئێستاش لە بیرمە کاتی خۆی نامەیان دەنووسی پاش ئازادبوونیان بۆ ڕادیۆ کۆمەڵە وە چۆنێتی هەڵسوکەوتی پێشمەرگەی کۆمەڵیان لەگەڵ خۆیان باز دەکرد وە چۆن مەمنون و سپاسگوزاری هێزی پێشمەرگە بوون وە چۆن ئەو تەبلیغاتە ناڕەوایی کە جمهوری ئیسلامی دەرەق بە هێزی پێشمەرگە کردبووی ئەوان بە چاوی خۆیان دیتیان 180 دەرەجە پێچەوانەیە. کۆی ئەوانە ئەو خصلەت و تایبەتمەندیانن کە دەتوانین بڵێن جیاوازی هێزی پێشمەرگەی یا پێناسەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بوون. بێگومان ئەم هێزە فیداکاریەکانیش لە خۆبردووەکانی و خۆنەویستیەکەی و لە هەمان کاتدا دەتوانی بڵێ تەنگ و چەڵەمەکانی خەباتی نظامی و ئەوانە تەنانەت نەیتوانی چۆکی پێدا بدا و ئەوە دەچنە خانەی ئەو پێناسە بە نرخانەی کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە مەیدانە جۆرا و جۆرەکانی خەباتدا چ لە ئاستی سیاسی و لە چ لە ئاستی نظامیدا هەیبوو و دەتوانین بڵێن تایبەتمەندی خۆی هەبوو هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە زۆر ڕووەوە لە کۆمەلگای کوردستان. کەم نەبوون ئەوانەی لە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا کە ئێستاش لە کۆمەلگای کوردستان دەیان کەس لە خۆشەویستی هەڵسوکەوت و ڕەفتار و کردار و ئاسەواری کردەوەکانی ئەواندا منداڵانی خۆیانیان بە نێوی فلان کادر، فلان فەرماندە و فلان پێشمەرگەی ئازای کۆمەڵە ناوناوە. بۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەگەرچی هەڵقوڵاوی کۆمەلگای کوردستان بوو، بەڵام بە فکر دەشی هەویست ئەو کۆمەلگایە تا ئەوەندەی بۆی دەکرێت کە چۆن ناهێڵە هێزی داگیرکەر ڕوبەڕووی هێزی داگیرکەر کە کوردستان داگیرکە لە هەمان کادا دەیویست لە ناوخۆی کوردستانیشدا گۆڕانکاری سیاسی کۆمەڵایەتی و ئابووری پێک بێنێ. سپاس کاکەمبەر. کاک ئەساد لە تیلەکۆی شاری سەقز و کاک مەهدی پەیامی پیرۆزباییان نردووە کە ئێمەش سپاسیان نەکەین و ئەو ڕۆژش لە ئەوان پیرۆز دەکەین. شاهین لە میاندوا و دەڵێت ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لەسەر جەم خەڵکی کوردستان بەتایبەت ئەو پێشمەرگە دێرینانەی کە ئێستا و پاش لەیان ساڵ هێشتا لە ناو خەڵکدا خۆشەویست و جێگای باوەڕن. کۆماری ئیسلامی لە شاری میاندوا و دەیەوێت شەڕی کورد و تورک دروست بکات. من داواکارم نە بە ناوی مەزهەبەوە و نە بە ناوی جیاوازی نەتەوەیەوە هێز و پتانسەڵی خۆمان بە فیڕۆ نەدەین. شاهین لە شاری میاندوا و سپاس بۆ شاهینی خۆشەویست. وایە کۆماری ئیسلامی لە سەرەتای دروستبوونیەوە لە سەرەتای هاتنە سەرکاری و داگیرکردنی کوردستانەوە خەریک دەیان پیلانی ئاوەها بووە و بەداخەوە چەندین پیلانی جێبەجێ کردووە. خەڵکی کوردستان دەبێ وشیار بن. ئێمە لە پێناو ئامانجە نەتەوەیی و ئینسانیەکانی خۆماندا دەبێ وزە و توانەکانی خۆمان بخەینەگەڕ. سەرخێڵ لە تاران. من هەر چەند ساڵانێکە بەجەستە دوورم لە ئێوە، بەڵام بە گیان و بەڕۆح هەر پێشمەرگە و هەر هەوادارەکەی ساڵانم و هیچ گۆڕانێک بەسرمدا نهاتووە. زیندانیکردنم لەلایەن ڕژیمەوە و نەهامەتیەکانی ژیان وەک هەژاری و نەخۆشی نەیانتوانیوە کۆمەڵە لە بیرم بەرنەوە. هەتا ماوم هەر پێشمەرگەی ڕێبازەکەی کاک فوادم و پیرۆز بێت ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. سەرخێڵ لە شاری تاران. سپاس بۆ ئەوەستە جوانت. سیروس لە کامێران دەڵێت من ئەو کەسەم کە 1000 جار بکوژێم و زیندان بکرێم هێشتا دەڵێم هەر پێشمەرگەم نەک لە شاخ بەڵکو لە شار لە شەقام و لە دێهات. پیرۆزە ئەم ڕۆژە لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە لە دایک و باوک و خوشک و برای شەهیدانمان و لە هەموو خەڵکی کوردستان. سیروس لە شاری کامێرانی خۆشەویست. سپاس بۆ پەیامەکەی. کاک ئەنوەر، یەکێک لەو پرسیارانەی کە دەبێت ئێمە لەم بەرنامەدا باسیکەین ئەوەیە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە سەرەتای پێکهاتنیەوە ڕۆڵێکی ئەکتیڤ و چالاکی بووە لە بەرامبەرکێ لەگەڵ کولتورە دواکەوتوەکان، لە بەرامبەر کۆماری ئیسلامی.
بەڕای ئێوە ڕۆڵی ئەم هێزە لە بزوتنەوەی شۆڕژگێڕانی کوردستاندا چۆن بووە؟ من پێم وایە ڕۆڵی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆڵێکی گرنگ و کارا بووە لە بزوتنەوەی کوردستاندا. مێژوویەکی پرشنگداری هەیە هەم لە خەباتی نظامی و هەم لە خەباتی سیاسیدا. هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوڕۆ ئەگەر هەر مێژوو نووسێک بیهەوێ مێژووی کوردستانی ڕۆژهەڵات بنووسێتەوە، ناتوانێ بێ ئاماژەکردن، ناتوانێ بێ باسکردنی ڕەوڵ و کاریگەری و بەرگریەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەو مێژووە بنووسێتەوە. و مێژووی هێزی پێشمەرگەی کۆمەڵە تێکەڵە بە مێژووی 37 ساڵ نزیک بە 34 ساڵ خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد لە کوردستانی ئێران. ئەم هێزە جیا لە وتمان لە ڕووی سەربازیەوە کارایی خۆی هەبوو، لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیشەوە کارایی خۆی هەبوو. ئەم هێزە ئێستاشی لەگەڵ بێ بە شێوازێک هیوا و هومێدە لە دڵی کۆمەڵانی خەڵک لە کوردستانی ئێراندا. ئێستاش کاریگەریەکانی و دەور و نەقشی خۆی دەتوانێت بجێڕێ و ئێستاشی لەگەڵ بێ و داهاتوش ئەم هێزە دەتوانێت لە بزوتنەوەی کورد لە کوردستانی ئێران ڕەوڵی گرنگ بجێڕێ. بۆیە من پێم وایە ڕەوڵی هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەتوانی لە بەرزترین ئازدا بینرخێنی بۆ ئەوەی توانیوێتی بە کردار، بە هەڵسوکەوت، بە ڕەفتار، بە خۆبردوویی، بە دانی شەهید، بە کەم ئەندامبوونی، بە ئاوارەبوونی، بە دەربەدەربوونی کە هیچ کام لەوانە چۆکی پێدانەداوە، توانیوێتی بەرەنگاریەکی سەخت لە بەرابەر ڕژیمێکی دیکتاتۆری وەک کۆماری ئیسلامی دابکە کە بووەتە مێژوویەکی پڕ لە شانازی بۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە. کەم نەبوون ئەو ڕێبەرە گەورە و بەتوانایانەی کە لە خۆبردووانە لە ڕیزی پێشەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانی خۆیانیان لە پێناو ڕزگاری گەلی کورد، لە پێناو نەمانی چەوسانەوە، لە پێناو نەمانی زۆرداری و قەڵای زۆرداریدا گیانی خۆیانیان بەخت کردو. ئەمانە هەم مێژوون و هەم یادەوەرین و هەم تۆوی خەباتی ئەو سەردەم و ئێستا و داهاتووشیان لە کۆمەلگای کوردستاندا چاندوو. بۆیە ڕەوڵی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەڕاستی ئەگەر بێی بە درێژی لەسەری بدوێی ڕەنگە پێویست کە ئینسان ساعەتها لەسەری بڕوە کە چ کاریگەریەکی بووە و چه ڕێگێکی لە ناخی کۆمەلگای کوردستاندا داکوتاوە و ئەگەر ساڵانێکیش خەباتی چەکداری لە ئاستێکدا بەو ئاستە بەرین و بەربڵاوی نەکراوە، بەڵام هۆی ئەوەی کە ئێستاش خەڵک ڕوو لە پێشمەرگایەتی دەکا، ئێستاش هیوای خەڵک پێشمەرگەیە تا ڕادەیەکی زۆر، ئێستاش هێزی پێشمەرگە جێگای تایبەتی لە دڵی خەڵکدا هەیە، هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو مێژوە پڕ لە شانازیە و بۆ ئەوەی کە بە هێزێکی ڕزگاری دەری خۆیانی دەزانن مەبەستمەوە نییە هێزی پێشمەرگە بە تەنیا ڕزگاری دەرە. بێگومان هێزی پێشمەرگە هەڵقڵاوی نێو خەڵکە، بەڵام هێزی پێشمەرگە و خەڵک پێکەوە دەتوانن خۆیان لە زۆر کۆتوبەند و لە ژێر زۆر ستەم و نابەرابەری بێننە دەر کە دیارە هێزی پێشمەرگە بە باسکە بەڕوە چەکداریەکەی دەتوانێت کارایی هەبێ و لە هەمان کادا خەباتە جەماوەری و سیاسی و مەدەنی و هاتنە شەقامەکەش بە شێوازێکی دیکە کاریگەری خۆی هەیە کە سەرنجام هەم دوانە پێکەوە دەتوانن ئاڵوگۆڕی گەورە لە کۆمەلگای کوردستان پێک بێن. مانەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لایەنەکانی دیکەش لە کوردستانی ئێران بۆ خۆی دیارە تایبەتمەندی و گرنگی خۆی هەیە، بۆیە تا ئێستا ڕاگیراوە لەبەرەوەی ئەرکەکانی لە داهاتوودا جێبەجێ بکە. بینەرێک بە ناوی خۆی نەنووسیوە، بەڵێ پەیمان لە شاری بۆکان داوای کردووە کە ژیاننامەی شەهید عەلی ڕەحمانی بخوێنینەوە. هەروەها بینەرێکی دیکە بە ناوی میلاد لە شاری سنا پیرۆزبایی سیویەکی شۆزەردانی لە خەڵکی کوردستان کردووە و لە کۆتاییدا نووسێتی بڕوخی کۆماری ئیسلامی. میلاد لە سنا سپاس بۆ پەیامی ئەو دوو بینەرە خۆشەویستە.
شەهاب لە ئیلام دەڵێت منیش لە شاری ئیلام پەیامتان بۆ دەنێرم ئەو ئیلامەی کە خەڵکەکەی لەسەر چاڵە نەوت و چاڵە گاز خەوتون بەڵام خەڵکی ئیلام لە هەژارترین خەڵکانی ئێرانن هیوادارم کوردستان ئازاد ببێت و کورد خۆمان حکوومەتی خۆمان بکەین و لە فەقر و هەژاری بینە دەرەوە پیرۆز بێ ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا شەهاب لە شاری ئیلام سپاس بۆ پەیامی ئەم بینەرە خۆشەویستانەش ئێستاش وچانێک کورتە دەین و دەینەوە خزمەتتان یەکی جۆزەردان ڕۆژی گیان بەخەرکردنی هاوڕێخانەی معینی سیمای خۆڕاگری زندانەکانی ڕژیمی پاشایەتی دەستپێکی قۆناغێکی نوێیە لە خەباتی کۆڵنەدەرانەی کۆمەڵە و خەڵکی چەوساوەی کوردستان. خۆی پێشمەرگەی کۆمەڵا تۆ ئەگە بگەڕێەوە بۆ ئەو کاتانەی و تا ئێستاشی لەگەڵ بێ ئەم کەسانە بوون کە بێجگە لە بیر و باوەڕ کە هەڵیان گرتە بوو بە چەکی شانیان دفاعیان دەکرد یار و یاریدەدەری چینی کرێکار چینی زەحمە چێش و ئەو قشرەی کۆمەلگا بوون کە بە تیمارکردنی بیمار نەخۆشەکانیان بە دەواپێدانیان ئەو دەوایی کە بۆ خۆمان دەهات وەک ئەوەی کە ڕنگ بێ لە شەڕ لە شوێنێک بریندار بین بەشێکی دەدرا بەم خەڵکە کە لە دێهاتەکان ئەو کات کە ئێمە ژیانمان دەکرد. تۆ ئێستاش ئەگە بگەڕێەوە ئاوڕێ لەو کات بدەیەوە لە منداڵێ بپرسی بڵێ پێشمەرگەی کۆمەڵە چێ بوو دەڵێ ئەو مامەم بوو کە دەهات دەستی ڕێز و نەوازشی بەسەرمدا دەدا. ئەگەر لە ژنان بپرسی دەڵێ پێشمەرگەی کۆمەڵە ئەو کەسە بوو کە ئەم دیاردەی هێنا نێو کۆمەلگاوە و ژنانی چەکدار کرد کە ئێستاشی لەگەڵ بێ ئەگەر ژنێک بە جوانی دیفاع لە خۆی بکە ڕنگ بە ئارمی کۆمەڵی بەسەرداهینکن کە تۆ ئەمە فێر بووی لەو فەرهەنگە فێر بوو. وەکو بیرەوەری شەڕەکان تۆ ئەگەر ئەو شتانەی کە تێیدا بووی وەک ئەوانە باس بکەیت ئەمن زۆر شت هەیە ڕنگ بێ لێرە نەتوانین تۆ هەموو ئەوانە باس بکەیت. من چەند نمونەیەکە مەسەرەن بۆ نمونە کە ئەمەلیاتێ دەکرا کە شەڕ دەکرا من یەکێ لەوانە کە لە زۆریاندا بووم بەڵام ئەوەی کە دەڵم وەک پێشمەرگەی کۆمەڵە ئێمە لە شەڕەکاندا پێشمەرگەی کۆمەڵە ئازیزترین کەسی لەدەست دەدا ئەو کە ڕەفیقەکەی بوو کە گیانی ڕەفیقەکەی لەدەستدا بەڵام لە ئەوەزدا ینی دیاردەیەکی هێنا ئەسیری دەگرت لەگەڵ ئەسیرەکانی زۆر بەباشی تەحمولیە کرد. ئەمن لە بیرمە ئەو تۆشەی ڕێگایمان کە هەبوو ئەو شتێک کە هەمان بوو ئەگەر لە دوای شەڕەکەدا ئەگە ئەسیرێکمان دەبوو بەشێک لە تۆشەکەمان دەدا بە ئەسیرەکانمان خۆی ئەمە دیاردەیە بوو کارێکی کرد کە ئەو هێزەی دشمن کە ئەم تەبلیغە شومەی ڕوبەڕوت کرده بوو ئەتوی دەبردە ئاستێکی سەرێ ئەو خەڵکانی ڕوبەڕووی کۆمەڵا بە شێوەیەشی جوان حتا دەبوونە پێشمەرگە ینی لەو ئەسیرانە دەبوونە پێشمەرگ. خۆی
هەروەک ئەرزم کردی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەمانە شت زۆرە بەڵام ڕنگ بە لێرەدا نەکرێ هەموو ئەوانە لەم کاتێکەمەدا باس بکرێ من دووبارە سڵاو ڕێز دەنێرم بۆ هەموو گیانبەختکردوان بۆ هەموو بنەماڵی گیانبەختکردوانی کۆمەڵە ڕۆژی ڕێژەی ئازادی کە ڕۆژی سوور و بەرزە کاتی ڕێژەی پێشمەرگە دنیا دێنێتە لەرزە چەک و پەیکەری پاچی شەهید دەکەین گوڵباران دەڵێن ئاسوودە بژین زیندووە شۆڕشی گەلمان کۆمەڵە حەزێکەکە لە سەرەتای دامەرزاندنی و پشتیوان خەڵکی هەژار و فەقیر و زەحمەتکەش و کرێکار بۆ پێکتێژار و ڕێبازە بەردەوامە کۆمەڵەکە تایبەتمەندەکان کۆمەڵە بێژین ئەوەتەکە بەرابەری ژن و پیاگی تیا بوو کۆمەڵە باوەڕی بە عەداڵەت اجتیماعی بوو کۆمەڵە دەستپاکی و دامپاکی و پێشمەرگەی کۆمەڵە بوو کە بۆ سەردەما بۆ خاڵەمیانە بەتایەت بۆ کوردستان ئاهەمیەتی زۆرێکی بوو کۆمەڵە ئولگوگەر و ڕاهبەرگەر گەورەی تیا بوو ئێمە تایان شارەکەن بە کافوات کاستێق وەروە ئازمگەر گەورەی تیا بوو وەک شەڕی سنا کۆچی مەریوان و ئێمەش وەک نەسڵ نوێی کۆمەڵە هەتایان لە ئولگوگەرە استفادە دەکەین و دامەدەندەی ڕێگەی ئولگوگەرە بین منیش بە نۆبەی خۆم یەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە تەبریکەژم بە توا پێشمەرگەکان و کات بەندامانی کۆمەڵە وەروە بنەماڵە سەربەرزی شەهیدەکان کۆمەڵەیە بۆ هویەتەوە بۆ شناسە و بۆ تعریفەکە ئێمە هەسمان دیارە هێزی پێشمەرگەی کۆمەڵەی هێزەکەی تایبەتمەندی خۆی هەیەت تایبەتمەندی هێزی پێشمەرگەی کۆمەڵە جەسارەت و فیداکاری لە مەیدانەکانی خەباتدا کۆڵنەدان و خۆڕاگری لە ڕۆژە سەخت و دژوارەکانی دەورانی پێشمەرگایەتیدا و هەروەها تێکەڵاوبوون لەگەڵ خەڵکدا فعالیەت و هەڵسوڕانی بێوچانی هێزی پێشمەرگا و ماندوونە ناسانە لە ڕاستای ڕزگاری ئینسان و ئەمانە زۆر تایبەتمەندیە تر ئەتوانین بژین پێناسەی پێشمەرگی کۆمەڵان و لەم چوارچێوەدا هێزی پێشمەرگی کۆمەڵە پێناسە دەکرێت ئەوانەی کە من ئاماژەم پێکرد وە زۆر مواردی تر پێشمەرگەی کۆمەڵە تەنها هێزێکی چەکدار و ڕەزمەندە نییە لە پاڵەوە کە هێزێکی چەکدار و ڕەزمەندەیە پێشمەرگەی کۆمەڵە نووسەرە پێشمەرگی کۆمەڵە شعرە پێشمەرگی کۆمەڵە میدیاکارە پێشمەرگەی کۆمەڵە مدافعی خۆخی بەشەرەوە فعالی خۆخی بەشەرە پێشمەرگەی کۆمەڵە فعالی مەدەنیە ئیمڕۆ لەم دۆخەدا پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو بوارەکاندا لە هەموو بواری سیاسی ئابووری ئیجتیماعی فەرهەنگی ئەدەبیات و هونەر جێگا پەنجەی پێشمەرگەی کۆمەڵە دیارە من دەرکل و لە کۆبەندی و جەمبەندێکی کولیدا ئەتوانم پێناسەی پێشمەرگەی کۆمەڵە لەم چوارچێوەدا بکەم پێشمەرگەی کۆمەڵە بەم ئاماژانەوە کە من پێم کرد پێناسە دەکرێت منیش وەکو پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی دەکەم لە هەموو خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەگشتی لە بنەماڵەی پێشمەرگەکانی کۆمەڵە بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە لە هەموو کادر و ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە دۆستان و لایەنگران و زیندانیانی خۆڕاگری سیاسی کۆمەڵە سپاس و دەستخۆشی لە ئێوەی شەکەم بۆم دەرفەتە بۆمتان خوڵخان کۆمەڵە وەک هێزێکی کوردستانی ڕۆڵێکی سەرەکی بۆ لە ناو شۆڕشی پانوبەرینی خۆیەوە و هەر لە سەرتاوە باوەڕی بە یەکسانی ژن و پیاوە هەبووە و تەنیا وەک هێزێکی چەکدار نا تەنیا وەک هێزێکی چەکدار نا وەک هێزێکی جەماوەری باوەڕی بە مەدەنیەت و باوەڕی بە ئازادی خوازی و دیموکراسیەت و پێشکەوتن خوازیەوە بووە و کۆمەڵە تەنیا هێزێک بوو کە ژنانی هێنا ناو جەرگەی خەبات و شۆڕشەوە منیش ئەو ڕۆژە پڕشکۆها بە بۆنەی شەهیدبوونی هاوڕێی گیانبەخت کردومان هاوڕێ سەعیدی موهینی ناسراو بە خانەی موهینی پیرۆزبایی خۆم بەسەرجەم بنەماڵەی شەهیدان بنەماڵەی زیندانیانی سیاسی بنەماڵەی کەمەندامانی سەنگەر و سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و کادر و ئەندامانی کۆمەڵە ئەو ڕۆژە پڕشکۆها پیرۆزبایی خۆم ئاراستان دەکەم.
بەڵێ خۆشەویستان بینەری بەرنامەیەکی تایبەتن لەسەر ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵاواتە سیویەکی جۆزەردان. بینەرێک لە ئاوایی نەی سەر بە شاری مەریوان کە نەی نووسیوە ناوی خۆی نەنووسیوە دەڵێت سڵاو لە بەرنامەکەتان و دەستخۆشیتان لێ دەکەم. من لە ئاوایی نەی سەر بە شاری مەریوانم بە یادی شەهید عومەر داباشی و شەهید کەریم نیکبەی ناسراو بە کەریم ئەحای ئەلی پیرۆزبایی سیویەکی جۆزەردانتان لێ دەکەم و ناوی هەموو شەهیدان و بیر و ئامانجیان لە دڵماندا زیندووە. سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە لە نێی سەر بە شاری مەریوان. سینا هەورامی لە مەریوان دەڵێت سڵام تاوەنە بۆ ڕۆ و پێشمەرگە و کۆمەڵی جەگرد پێشمەرگەکە و کۆمەڵە و گرد خەڵک و کوردستانی پیرۆزبایی مەکەر و سینا هەورامی لە مەریوان. ئامانج سەوڵاوایی دەڵێت سڵاو لە هەموو خەباتکاران و مبارزانی ڕێگای ئازادی هیوام سەرکەوتنتانە و هیوادارم ئاگری شۆڕشمان هەمیشە ڕوو لە گەشانەوە بێت و منیش وەک دۆستێکی کۆمەڵە لە شاری سەوڵاوە ڕۆژی سیویەکی جۆزەردان بە هەموو پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبایی دەڵێم. ئامانج سەوڵاوایی لە شاری سەوڵاوە. سپاس بۆ پەیامی هەر هەموو ئێوە خۆشەویستان. کاگەدوەر بە حکمی ئەوەی کە خەڵات و بزوتنەوەی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات درێژەی کێشاوە، ئێمە شاهدی ئەوەین کە 3 نەسڵ لە پێشمەرگەی کۆمەڵە بێتە ئاراوە، نەسڵی یەکەم و نەسڵی دووەم کە خۆشان لە نەسڵی دووهەمن. چ جیاوازیەک دەبینی؟ ئایا جیاوازیەک دەبینی لەگەڵ نەسڵی یەکەم و نەسڵی دووهەم لەگەڵ نەسڵی سێهەمی کۆمەڵە؟ من پێم وایە جیاوازیەک ئەگەر هەبێ بارودۆخەکەیە. ئەگینا ئەوانەی نەسڵی یەکەم و نەسڵی دووهەم و نەسڵی نوێش کە لە کۆمەڵەدا خەباتیان کردووە هەر هەموو کۆمەڵێک هۆکار هانی داون کە خۆیان لە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا بینەوە. ئەو هۆکارانە بریتی بووە لە هەستکردن بە ستەمی نەتەوایەتی، ستەمی چینایەتی، نەبوونی ئازادی، وەستانەوە بەرابەر بە کۆنەپەرستی و کۆمەڵێک خاڵ و بەندی دیکە کە بۆ ژیانی ئینسان و بۆ کۆمەلگا پێویستە هاتووەتە ئاراوە. بۆیە من پێم وایە جیاوازیەکە تەنیا ڕەنگە لە بارودۆخدا بێ. لە نەسڵی یەکەمدا کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە دروست بوو، هەر لە یەکەم دەستپێکەکانی دروستکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە ئەوان ڕوبەڕووی شەڕ و خەباتی چەکداریەکی تند و سەخت بوونەوە کە کۆماری ئیسلامی بەسەر کوردستانی داسەپاند و ئەم دەورە لە فعالیەت بەم جۆرە ڕۆیشت. نەسڵی دووهەم ڕەنگە بەشێکی بگرێتەوە کە ئەوەش بەو عیبارەتە نییە کە ئەوان لە خەباتی چەکداریدا یا لە خەباتی پێشمەرگاییدا بەشداریان نەکردووە، بەڵام بەنسبەت نەسڵی پێشوو بێگومان کەمتر بووە، چونکە ئێمە شاهیدین کە هەر لە نەسڵی دووهەمیشدا کەم نین ئەو هاوڕێیانەی کە لە ڕێزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا لە خەباتی پێشمەرگانەدا شەهید بوون. من هەر تەنانەت دەتوانم بڵێم لە پاش هاتنە دەری کۆمەڵی شۆڕژگێر لە حیزبی کۆمونیستی ئێران ئەگەر چاوی لێ بکەی، ئێمە جۆرێک یا بە شێوازێکی دیکەوە متەناسب لەگەڵ بارودۆخەکە پەیوەندی پێشمەرگە و خەڵکمان نەپچڕاندووە. نمونە شەهیدبوونی شەهید سالار، شەهید سەرکەوت، هەڵۆ، چیا و ئیلە ئاخر. واتە ئەم پەیوەندیە لە نێوان نەسڵی دووهەمیش و لە هەروەها کۆمەڵانی خەڵک لە کوردستانی ئێران بەو شێوازە بە تەواوی نەک نەپچراوە بەڵکو بەردەوام بووە، بەڵام لە ئاستی جۆرا و جۆردا بووە. هەر ئەو نەسڵەیە کە تۆ دەیبینی لە کەرکووک یا نەسڵی نوێ و نەسڵی دووهەمیشە دەبینی لە شەڕ لەگەڵ داعش لە هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا دەچن و ڕوبەڕووی هێزی داعش هێزێکی دواکەوتوو کۆنەپەرست دەبنەوە و پارێزەر یا دەبن بە پارێزەری بەشێکی دیکە لە خاکی کوردستان و لە پارچەیەکی دیکەی کوردستان. واتە تەنیا دەتوانی بڵێ بارودۆخەکان جیاوازن، ئەگینە ڕێباز و سنەت و مقاومەت و بەرەنگاری و لە خۆبردوویی و چوزانم ئەوانەی کەوا وەک ئوسوڵ و پەرەنسی بە حساب دێ بۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بۆ فیداکاری جیاوازیەکی ئەو تۆ نابینم ڕاستیەکەی. بۆیە دەتوانی بڵێ فقط بارودۆخەکان جیاوازن. ئەو هێزی پێشمەرگەی نەسڵی دووهەم و نەسڵی ئێستاش کە توانی ویانە
بەمانەوەیان ساڵەها لە ئۆرگانەکانی کۆمەڵە لە ئۆردوگاکانی کۆمەڵەدا ئەم حیزبە پارێزن بۆ خۆی جۆرێکە لە فیداکاری جۆرێکە لە دەستکەوت جۆرێکە لە خۆنەویستی کە لە زۆر شت مەحرومن ڕەنگە کەم و کوڕی زۆر لە ژیانیاندا هەبێ بەڵام بە حکمی بیر و باوەڕەکەیان و بە حکمەوەی لە پێناو شتێکدا خەریکن مبارزە دەکەن کە ئەرزشی هەموو ئەو مەحدودیەتانەی هەیە توانیوانە کۆمەڵە ڕاگرن ئەژینە بێگومان کۆماری ئیسلامی و نێرانی کۆمەڵەش زۆر بە هاسانی دەیانتوانی ئۆردوگاکانی کۆمەڵە ئۆرگانهای ڕەهبەری کۆمەڵە ئیمکاناتی کۆمەڵە چوزانم دەنگ و ڕەنگی کۆمەڵە بە تەواوی بتوانن زەربەی قورسی پێواردکەن ئێمە لە نەوەتەکاندا لە کوردستانی باشوور شاهیدی تێرۆری دەیان کەسی کۆمەڵە و لایەنەکانی دیکە بووین کە جمهوری ئیسلامی یا بەفیتی جمهوری ئیسلامی لە کوردستانی باشوور ڕوبەڕووی هێزی پێشمەرگە و ڕێبەری و ئۆرگانەکانی کۆمەڵە بوونەتەوە ئەم نەسڵەش توانیویانە ئەم مقاومەت و بەرەنگاریە بکەن و من پێم وایە تەنیا بارودۆخەکان جیاوازن ئەگینە فیداکاری و لە خۆبردوویی و ئیمان بە مبارزە و وەستانەوە لە بەرابەر کۆماری ئیسلامیدا و ئیمان بە حەقانیەتی ڕێبازەکە جیاوازێکی ئۆتۆی بینەرێکی دیکە بە ناوی داڵەمێز لە دزڵی مەریوان دەڵێت منیش ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا پیرۆزبایی دەڵێم و لێرەوە بە هەموو جاش و بەکرێگیراوانی ناوخۆیی دەڵێم ڕۆژتان خەریکە بەرە و شەوەزەنگ هەنگاو دەنێت و ئێوەش وەک جاشەکانی سەردەمی باعس لە باشوور ئەستێرەی بەختان ڕوو لە ئاوابوونە بژی پێشمەرگەی کۆمەڵا بژی سیویەکی جۆزەردان داڵەمێز لە دزڵی مەریوان سپاس بۆ پەیامەکەی. بینەرێک بەناو زرێبار لەنجاوایی دەڵێت پێرەشەو ئێمە وەک لاوانی لەنجاوا دەستمەندایە چالاکی تەبلیغی و دروشمەکانی بژی کۆمەڵا بژی کاکفواد و پیرۆز بێت سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەمان نووسی و لێرەوەش پیرۆزبایی ڕۆژی سیویەکی جۆزەردان لە هەموو پیرۆز دەکەین و هیوادارین هەردەم سەرکەوتوو بن. زرێبار لەنجاوایی لە مەریوان. کاگەنوەر بەپێی ئەو گۆڕانکاریانەی کە هاتوتە پێش لە ناوچەکەدا ئێمە بینیمان کە کاریگەر بوو لەسەر چۆنیەتی مبارزەکردن و چۆنیەتی خەباتکردن هێزەکانی ئاهەچوە پاشای کوردستان. ئایا ئەم گۆڕانکاریانەی کە لەباری سیاسی و لە ناوچەکە هاتوتە پێش ناتوانێت فاکتەرە بێ بۆی کە ئاڵوگۆڕ بەسەر هێزی پێشمەرگەی کۆمەڵیشدا بهێنێت؟ لە یەک دەقەدا هاوڕێن هۆکارم ئاماژەکەن کە کاتی بەرامەکە بەرەو کۆتایی. بێگومان من پێم وایە ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەکە خەریکن ڕوودەدان کاریگەریان لەسەر کۆی ناوچەکە هەیە کۆمەڵەش و هێزی پێشمەرگەی کۆمەڵەش لەو ناوچەیەن و بە تایبەتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە دەرفەتەکان دەگەڕێ و ئێمە دەتوانم بڵێم دەمێکیشە خۆمان لە زۆر بواردا بۆ کاری باشتر یا دەتوانم بڵێم پەیوەندی زیاتری خۆمان و خەڵکی خۆمان لە ناوخۆ هەنگاو هەڵگرین. بێگومان هێزی پێشمەرگەی کۆمەڵە فەرماندەهانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕێبەری کۆمەڵە ئەم بارودۆخەی تاوتوێ کردووە و بەرنامەی شیا و گونجاویش بۆ ئەو نوعکارانە بێگومان هەیە. بەڵێ سپاس کاگەنەر بۆ بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا. سپاس بۆی. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنمەیە تا سبەی شەو کە دێمەوە خزمەتتان و لە بەرنمەیەکی تایبێت بە سیویەکی جۆزەردان شوێکی شاد هەر شاد و سەرکەوت و بەختەوەربن ماڵاوە.